ئێمە گفتوگویەکی تێروتەسەلمان کرد لەسەر ئەوەی کە چۆن بتوانین هاریکاری یەکتر بکەین لە دروستکردنی سەد لە هەرێمی کوردستان کە سوودەکەی بۆ هەموو عێراقە و بۆ هەرێمی کوردستان و عێراق بەیەکەوەیە و لە سیانەی ئەو بەنداوە استراتیژیانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەن هەر سێ بەنداوەکە دووکان دەربەندی خان و دوهۆک و لە هەمان کاتیشدا لە دروستکردنی تیمی هاوبەش بۆ دانوستان لەسەر مەلەفی ئاو لەگەڵ وڵاتانی دراوسێ فەرمانبەرانی بەنداوەکان ئەرکێکی قورسیان لەسەرشانە بۆ ئەو مەبەستەش جەنابیان هەمیشە خەمخۆر بوون کۆمەڵێک پێشنیار لەگەڵ یەکتریدا ئاڵوگۆڕی پێکراوە کە پێویست دەکات ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان قەراری لەسەر بدا بۆ ئەو مەبەستە ئێمە لە وەزارەتی کشتوکاڵ جهدی خۆمان بەگەڕ دەخەین. تم مناقشة أغلب الطلبات والمشاكل والمعوقات التي تاوتوی داواکاری و کێشە و ئاسنگەکانمان کرد کە ڕوبەڕوومان بووتەوە. هەفتەی داهاتوش وەفتێکی تەکنیکی لە بەغدادەوە سەردانی هەولێر دەکەن. لای خۆشمانەوە پاڵپشتی هەوڵەکانی پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان بەگشتی دەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی لافاو. ومن جانبنا تهيئنا جهد عالي كبير لغرض دعم الأخوة في محافظة أربيل أو في إقليم كردستان بشكل عام لغرض مواجهة أي مشكلة سيول